لە 9 ساڵی ڕابردوودا کاتێک دەستپێشخەریمان کرد لە دۆسیەی خانەنشینی پڵە باڵاکان تا هەنووکە کۆی گشتی 29 گردبوونەوەمان بۆ هەڵوەشانەوەی خانەنشینی پلە باڵاکان و کەمکردنەوەی مووچەی بنەڕەتیان ئەنجام داوە. هەموو جارەکان بە دوای چاڵاکیەکانماندا لە لیستە جیاجیاکان پرۆژە یاسا پێشکەش کراوە. زۆر جار کەسی وا هەبووە واژۆی دەخستە سەر چەندین پرۆژە یاسا. مخابن زۆربەی هەوڵەکانمان بۆ خۆ دەرخستن و دەنگ کۆکردنەوە بووە تا هەنووکە یەک پەرلەمانتار و پلە باڵا لە تاقیکردنەوەکە دەرنەچوون کە لە خۆیانەوە دەست پێ بکەن. تەنانەت ئەوانەش دەوڵەمەند بوون یان لە پارتە دەسەڵاتدارەکان بوون کە هیچ پێویستێکیان بەو مووچە نەبووە. لە بەرامبەردا لە خولی پێشووی پەرلەماندا بە یاسا بودجەی زەبەلاحی بێنمونە لە جیهانیان بۆ پارتەکانیان بڕیەوە تا ئێستا ناتوانیوە پرۆژە یاسایەک بۆ چاکسازی پرۆسەی سیاسی لە کوردستان پێشکەش بکەن. ڕاگەیاندنەکان لەلایەن ئۆلیگارشیەوە هەڵتۆقیوە، سیاسیەکانەوە کۆنتڕۆل کراوە بێ ئەوەی لە سەرچاوی داهات و خەرجیەکانیان لێکۆڵینەوە بکرێت. ئێمە کە حیزبەکانمان لە ساڵی 1991 لە ئاوارەی هێنایەوە کوردستان و کردمانن بە فەرمانڕەوایی ئەم هەرێمەوە، سەرکردەکانیشمان لە پینە دۆزیەوە کردە ملیاردێر. ئەمڕۆ هیچ مافێک بە ئێمە بەڕەوا نابی، تەنانەت لە هۆڵە داخراوەکانیش چاڵاکیان لێ قەدەغە کردوین. دەبایە بەرامبەر بەو هەموو قوربانیەی پێشکەشمان کرد وەفادار بوونایە کە ئێستا ئەوان و نەوە لە دوایینەوە لێی دەخۆن. لێرەدا کۆمەڵێک داواکاری بۆ 29مین جار دەخەینە بەردەم پەدەماتارانی خوری تازەی پەرلەمان لە لیستە جیاجیاکان بە هیوان پشتیوانی بن، هەرچەندە تەواو بە ئومێد بووینە و متمانە بە سیستەمی سیاسی نەماوە. داواکاریەکان: یەکەم، مووچەی بنەڕەتی پلە باڵاکان بۆ نیوەی ئێستا کەم بکرێتەوە بۆ ئەوەی جیاوازی مووچەکەم بکرێتەوە لە کوردستان کە بەرزترین ڕێژەیە لە جیهان. دووەم، یاسای خانەنشینی پلە باڵاکان بە ئاستێک ڕێک بکرێت لە 2 ملیۆن زیاتر نەبێت بۆ ئەوانەی تەمەنی خانەنشینیان دەیانگرێتەوە ئەوانی دیش بگەڕێنەوە سەرکارەکانیان. سێم، بودجەی پارتەکان کە زیاتر لە سەتایەکی بودجەی کوردستانە کەم بکرێتەوە بەڕاستەوانە لەگەڵ بڕەکەی، واتە ئەو پارتانەی بەرزترین بودجیان هەیە بەرزترین ڕێژەیان لێ کەم بکرێتەوە، بە ئاستێک کەم بکرێتەوە لە ملیارێک دینار بۆ مانجێک تێنەپەڕێت و بۆ هەر پارتێک. چوارەم، بەرپرسان و پەرلەمانتاران منداڵەکانیان بنێرنەوە بۆ قوتابخانە گشتیەکان، ڕێز لە کەرتی گشتی بە تایبەتی پەروەردە و تەندروستی بگرن کە خۆیان حاکمن بەسەریەوە. پێنجەم، مووچەی بنەڕەتی لە هەنگاوی یەکەمدا بۆ هەموو هاوڵاتیانەی کوردستان ببرێتەوە